سڵاوتان لێبێ بەڕێزان لە ئامادەی ئەحمەدی خانی زۆر سوپاسی بەڕێوەبەر و ستافی ئیدارەی ئەم ئامادەیە بەڕێزاکەین کە ئەم دەرفەتیان ڕەخسان و سوپاسی ئێوەژەکەین کە بەشێک لە کاتی خۆتان دا بە ئێمە بۆ ئەوەی کە بتوانین تاوتوێی بابەتێ بکەین سوودی هەموو لایەکی تیابێت. کاتێ باسی خوێندنەکەین بەڕێزان جیاوازیەک هەیە لەوەی کە ئێستا پێوتری خوێندن لەگەڵ ئەوەی کە پێشتر پێوترا خوێندن. ئەزان لە سەردەمی ئێمەیە یان تۆزێ پێش ئێمە بە خوێندنە وترا بازنی ئاڵتون، واتە هەر کەسێک شەهادەی پێبێ ئەنوود بازنی ئاڵتونی لە دەستایە. بەڵام ئێستاوا نییە. ئێستا هەر کەسێ شەهادەی لە گیرفانا بێ نەک پێی ناژی بگرا لەسەرێکی شەوە زەرەریشی لێدات. جا ئێمە ئەمانەوێت لێرا بزانین کۆمەڵێک هۆکار بۆتە هۆی ئەوەی کە ئەم حاڵەتەی گەیاندۆ بە ئەو وەزعی کە ئێستا ئێمە تیاین. بۆیە جۆرێک لە ساربوونەوەی لای خوێندکاران دروست کردووە کە ئەڵێ من ئەگەر کولیە تەواو بکەم گریمان ماجستێر تەواو بکەم، خەڵک هەیە دکتۆرای هەیە لە وڵاتی ئێمەیە تەعین نابێ ئیشی دەست ناکەوێت. ئەمانە چی لێ بکەین؟ ئەی یعنی من هەموو تەمەنم لە خوێندنا سەرف بکەم و دوایش سوودم پێ نەگەێنێت؟ بەڕاستیەوە خراپە. بەڵام ئایا ئەم حاڵەتە وایە؟ جیاوازیەکە لە چییە؟ ڕۆژێکیان مام حاجێکی بەتەمەن هەیە خزممانە لێم پرسی وتم کوڕەکەی چوو بۆ کولیە، باسی 25 ساڵ پێش ئێستا ئەکەم. وتم مام حاجی کوڕەکەت لە چی وەرگیراوە؟ وتی وەڵای نازانم لە کولیەک وەرگیراوە بەس کولیەکە نازانم چییە. وتم ئەی چۆن ینی؟ وتی بەزەوە نازانم کە تەخەڕوجی کرد ئەبێ بە مدیری بانق. بەڕایەوە کولیە چییە؟ کە یەکسەر تەخەڕوجەکە ئەبی بە مدیری بانق؟ ژمێریاریە. ئەو کاتە ژمێریاری نەبوو، ئەو کاتە کولیە دارەقتسات هەبوو قسمی ئیقتیساد ئابووری. ئایا بەڕای ئێوە ئێستا بێتە مدیری بانق؟ طبعا ئەو کاتەش نابێ مدیری بانق، طبعا نەبێت تەعین بێ و خیبرە کۆکاتەوە، بەس ئێستا هەر نابێتە مدیر، هەر تەعین نابێ و کێشەکە لەوە نییە. لە سەردەمی ئێمەیە، لە سەردەمی مامۆستایانە من ساڵی 97 تەخەڕوجم کرد، ساڵێکیش لێرە مامۆستا بووم ساڵی 2006. ئەو ساڵانە تەنها کە تەخەڕوجم کرد عریزەیەکمدا چوون بە وەزارەتی تەربیە، وتم کاکەمەوێت تەعین بم، وتیان بەسەر چاو عریزەکەت دانێت، دوای 20 ڕۆژناوم هاتە وتیان بڕۆ بە مامۆستا تەعین بە. باسی 21 ساڵ پێش ئێستا ئەکەم. بەڵام ئێستا وایە ئێستا گەر یەکێک بێوێت تەعین بێت ئاسان تەعینە بێت کارێکی قورسە. بەس بەرحاڵ لەسەر ڕێگایەکتان بۆ دۆزینەوە، چونکە ئێمە ئیمڕۆ هاتوین پێتان ناڵێن سعی بکەن، پێتان ناڵێن دەرەجەمان بۆ بێنن، چونکە ئەوێ مامۆستا بەڕێزەکان ڕۆژانە پێتان ئەڵێن ئیشتان لەگەڵاکەن. ئێمە شتێکی ترتان پێڵێن، ئەمانەوێ بزانین چۆن داهاتووی خۆت لە ڕێی خوێندنەکەوم سۆگەرەکەیت، کەوە لا هەر یەکێک لە گەنجەکانی وڵاتی ئێمە قسە و باسە. طبعا پێشەکی بابزانین هۆکاری ساربوونەوەی ئەم بابەتە چییە؟ بۆچی وای لێ کردووە کە خەڵک لە خوێندن سار بێتەوە، پاشان دوایە چینە سەر چارەسەرەکان. یەکێک لەوانە نادیاری ئەنجامی خوێندن. کەسێک بەلایانی کەمەوە 16 ساڵە خوێنێت، خیبرە کۆکاتەوە، عیلم کۆکاتەوە، دوایی کە تەعین نەبوو ئەڵێ ئەم 16 ساڵە بە خسارە ڕۆیشتووە. ئەگەر شاگردیم بکردایە ئەبووم بە وەستا، ئەگەر کاسبیم بکردایە سا پارێکم دەسەکەوت دەوڵەمە نەبووم. بۆیە ئەمە حاڵەتێکە کە دروستی کردووە. خاڵێکی تر عادەتەن وانە خوێندن و سعیکردن خۆی خۆش نییە. یعنی بەڕای ئێوە ئێستا ئەگەر اختیار بخەنە بەردەستیەوە دەرسێکە خوێنن یان کۆمپیوتەرێکتان بەمێ و ئەنتەرنێتی لەسەر کرابێتەوە کامیان هەڵەبژێرن ئەم سەعاتە؟ ئادی بزانین کێ کۆمپیوتەرەکە هەڵەبژێرێت؟ باش، سپاس، دەستان خۆش بێت. عادەتەن تەکنۆلۆژیا سەرنجڕاکێشە. یەکێکتر لە هۆکارەکان تەکنۆلۆژیایە کە وای کردووە خەڵک لە خوێندن سار بێتەوە. تۆ چیتەوە لە ماڵەوە چەند کەس پەبجیەکە با دەست بەرزکاتەوە؟ زۆر باش، سپاس. عادەتەن چێ زۆری خەڵک کوشتووە لە پەبجیە؟ ئادی ڕقەمەکەمان پێ بڵێن، بزانم چەندە کوشتووە؟ گەیشتوتە 22. زۆر مهمە. 20. بەڵێ 27. کاکە ئێوە خەریکە ڕیکۆرد دەشکێنن. ئەوەش یەکێکترە لە هۆکارەکان طبعا زۆر باشە کە بتوانن ئاسێکی باشتان هەبێت لە تەکنۆلۆژیایە، بەڵام
گرنگە ئەمە بۆ ژیانی خۆتان بەکاربێنن. هۆکارەکەی چییە؟ لە وڵاتێکی ترەوە پرۆگرامێ دانرێت یاریکی پێ دروست دەکرێت، ئەوان پارەی پێپیاکەن، ئێمە کاتی پێکوژین. بەڵام خۆشە لە تەمەنی ئێوە ئەبێ بەشێکیش لە خۆشی لە ژیان هەبێت، دوانە خۆ ناکرێ هەموو شتێ هەر جددی و سەعیکردن بێت، ئەبێ بەشێکی خۆشی بێت، سەردان بێت، یاریکردن بێت، ئەمانش بەشێکن خۆی لە ژیان. بەڵام هەر شتێک لە ژیانە زیادە ڕەوی تیاکرا خراپە. دکتۆر دەرمانە بۆ نووسێت، ئەڵێ حەبێک بخۆ، ئەگەر چوار بخۆیت خراپە، بەس ئەگەر یەک دانە بخۆی باش. خواردن کام خواردنەی پڕ لە ڤیتامینە، زۆر بخۆ بە حەدی خۆی بیخۆ باشە، بەس لەوە زیاتر تێپەڕی ئەبێتە هۆی ژەهر، ئەبێتە خراپ، مەعیدە و تێگەچێت، تەسەمومەکەیت. لەبەرەوە بەڕێزان ئێمە ڕێگایەکمان پێویستە بۆ دەرباز بوون. ئێوە طبعا لە سەدەی 16ەیە لویسی یانزە پاشای فەڕەنسا بوو، سەدەی 16ەیە. سجنێکی گەورەیان هەبوو، پێیانوت قەڵای باستیل. قەڵای باستیل سجنێکی گەورە بوو، خەڵکیان تیا سجنەکە، چکە سەرکردەکانی پێشوو یان پاشاکانی پێشوو بە زەبری ئاگر و ئاسن حکمیان کردووە، خەڵکێکی زۆریان تیا سجن کردبوو. ڕۆژێک تاقیکردنەوەیەک دەکات لویسی یانزە، ئەچێتە ژوورەوە بۆ لای یەکێ لە سجنەکان بانگێکە، ئەڵێ زەحمەت نەبێ یەکێکم بۆ بانکن، کامیان لە هەمویان عاقڵتر، ئەڵێ فڵانە کەس، ئادی دانیشن لەگەڵیان، ئەڵێ فڵانە کەس، من لەم سجنە گەورەیە ڕێگایەکی دەربازبوونم بۆ تۆ دۆزیوەتەوە، 24 سەعات مۆڵەتە بێ، ئەگەر توانی دەو ڕێگایە بدۆزیتەوە دەرچۆ دەرەوە ناوگرمەوە، تۆ ئازادی. طبعا ئەزانەیە کە لویسی یانزە ئەڕواتە دەرەوە، ئەویش یەکسەر ئەزانێ کاچێ بۆ سجنەکانی ترە، لە سجنەکانی تر هەمووی ئەکەونە جۆش و خۆش، ڕێگایەک هەیە پاشا و توێتی بۆ دەرباز بوون. بەڕای ئێوە کوێ بگەڕن؟ ئەچەند سەیری یەکەم جار ژێر عەرزەکەکەن، ئەهاوەکەوەی ئەسحاب الکەهف بزانن لە شوێنێکەوە دەروازەیەکی نهێنی هەبێ دەرچن، کاشی بە کاشی، بەرد بە بەرد تاقیەکەنەوە بزان کوێیە، ئەنجا دوایی پەلاماری دیوارەکانەدەن، ئەنجا پەلاماری سەقفەکانەدەن، هەموو شوێنە تاقیەکەنەوە، بەداخەوە 24 سەعات تەواو بێت ڕێگاکە نادۆزنەوە. لویسی یانزە دێتەوە ژوورەوە، ئەڵێ نەفەرەکەم بۆ بانکەنەوە، بۆی بانکن، هەڵە کوڕەکە ئەزانی خۆ من دەرگاکەم بە کراوی بەجێشت و هەر ئاوا پێمەوە یا بوو، تۆ لەکوێ گەڕایت؟ هەڵ وەڵا دار و بەرد و هەمووی گەڕام. هەڵە تۆ ڕێگە ئاسانەکانە نەدۆزیوەتەوە، ئەوتا دەرگاکە ئاوای لێکە کراوەتەوە، من قفڵم نەیاوە 24 سەعات. عادەتەن ئێمە لە ژیانی خۆمانە بۆ ڕێگا سەختەکان نەگەڕین، پێمان وایە ڕێگای دەربازبوونی ئێمە ڕێگا سەختەکانە، بەڵام ڕێگای ئاسانی شەیە. ئێمە ئیمڕۆ هاتوین بۆ ئەوەی ئەڵێن دەرەجە بێنن، ئەڵێن سەعی بکەن، ئەڵێن دەرەجە شوێنی باش باوەڕتان گرێ، بەس ئەمانەوە دەرگایەکی ئاسانیش بکەینەوە، بزانین لە داهاتوو ئێمە چی بکەین. ڕێگایەک هەیە بۆ ئەوەی کە ئێمە لەم حاڵی ئێستامان دەرباز بین، کارمان دەستکەوێت، بەڵێ بە تاکید ئێمە ئێستا بە دوای ڕێگاکە ئاگەڕێین. بیرکردنەوە لای ئینسان زۆر گرنگە. ئەگەر یەکێک من بێنم، زۆربەی کەس چێ دەستی ڕاستی بە قوترە لە دەستی چەپی؟ با دەست بەرزکاتەوە، تقریبان زۆربەتان. چی ئەتوانێت پێم بڵێ بۆچی؟ بۆچی دەستی ڕاستی بە قوترە؟ بەڵێ کاک. بەڵێ یەکێک لەوانە، ئێوانی کە چەپەن بۆ کۆنتڕۆڵیان بە دەستی چەپە بە قوترە، بەڵێ کەواتە عیلاقی بە کۆنتڕۆڵەوە نییە، مێشک کۆنتڕۆڵی چەپ و ڕاست دەکات، بەس ئێمە زیاتر بەکارمان هێناوە. کاتی ئەچی بۆ وەرزشکردن، ئاسن زۆر هەڵەگریت، عەزەڵاتە بە قوترە بێت، بەڵێ زۆر بەکارمان هێناوە. مێشکیش بە هەمان شێوەیە، کاتێک ئێمە دێین ڕای ئەهێنین لەسەر ئەوەی کە خەفەت بخوا، جارێ خەفەت بخوا، دووجار خەفەت بخوا، سێجار خەفەت بخوا، ڕادێ لەسەر ئەوەی کە بەردەوام ئەو خەفەت بخوا. یعنی هەر لە خۆتەوە دانیشتووی بێتاقەتی چییە وەڵا نازانم، سەرەکەی تۆ ڕاتێناوە لەسەر خەفەت، ڕاتێنابێ لەسەر ئەوەی کە ڕێگای تازەت بۆ بدۆزێتەوە، ئەویش بەردەوام ڕێگای تازەت بۆ دۆزێتەوە. کەواتە ئێمە ئەمانەوە جارێ بیرێ بکەینەوە، بزانین ڕێگای دەربازبوونەکەمان لەکوێیە. بەڕای ئێوە سێریکی ئەو فیلە بکەن، عەزیز نەبێ فیلێکی سووری قوڕاوی، بەس جوان سەیریکەن، بەس کەسم ناوێت دەمانەوێت سەیری بکەن و بیری لێ نەکەنەوە.
سەیری بکەن بەڵام بیر لە فیلێکی قوڕاوی سوور نەکەنەوە. بیرتان لێ کردەوە؟ ئەتوانی سەیری کەیت و بیری لێ نەکەیتەوە؟ ناکرێت، چونکە چاو کە چوە ناو مێشکەوە مێشک بیری لێ کاتەوە. ئێستا شتێکی ترەکەین، یارمەتیەکەم بەن هەر یەکە و دەستی خۆی بێنێتە پێشەوە. ئاوا کە داوام لێکردن چاوتان بنووقێن، بەس ئێستانە ئاوا بکە وەکو من تاقیکردنەوەیەکەکەین، بزانین هەمووتان ئەتوانن ئەو نەتیجەیەتان دەستکەوێت. ئێستا عەزێت نەبێ من قسەیەکەم ئێوە بیری لێ بکەنەوە لەگەڵی شێکە پێم وتن چاو بنووقێنن، یعنی چاوە نووقێن و گوێ لە قسەکانی منەگرن. باشە کوڕینە؟ ئادەی زەحمەت نەبێ. یاک دوو سێ چاو بنووقێنن. هەر یەکەتان بە خەیاڵ لیمۆیەکی زەردی ترش بخەرە ناو دەستەوە. زۆر ترشە، زەردە. بە دەسەکەی تر چەقۆیە بێنە چاو نەکەیتەوە بەس جارێ. بە خەیاڵ بە دەسەکەی تر چەقۆیە بێنە و لیمۆکە بکە بە دوو کەرتەوە. دەی بیکە بە دوو کەرتەوە. چەقۆکە دانێ تۆزێ خوێ بێنە، خوێ بکە بە ناو لیمۆکەوە. دەی ئێستا چاو بکەرەوە، چاو بکەرەوە. خۆ خەیاڵ بوو بۆچی دەمتان بوو پڕ بوو لە ئاواتانە کرد؟ خۆ خەیاڵ بوو. کوڕینە ئەوەی بە خەیاڵی مرۆڤ چۆن بڕوا هەڵسوکەوتەکانیشی بە دوایە ئەڕوات. ڕاستە تۆ ئێمە زانیمان خەیاڵە، هیچ لیمۆیەک لە ئارادا نییە، هیچ چەقۆیەک لە ئارادا نییە، هیچ خوێیەکیشی پێوەمان نەکرد، هیچ خوێیەکیشمان پێوە نەکرد. بەڵام لیکە ڕژێنەکان، ئێوە لە بەشی زانستین لیکە ڕژێنەکان بە قسەیان کردن. ئێمە ژەمانەوێت خەیاڵەکانتان خەیاڵێکی جوان و چاک بێت، چونکە دوایی پێت وا بێت لە داهاتووە کارت دەسەکەوێت، دڵنیا بە دەست دەکەوێت. پێت وا بێ دەستت ناکەوێت، لاشەشت لەگەڵ تا دێت ئەڵێ تۆ بە کەڵکی هیچ نایت، ئیشە دەست ناکەوێت. لەگەڵەوەی ئێوە گەنجن، ئێوە بەتوانان، تاقەتان زۆرە. ئەمانەوەیە ئەو ڕێگانە بدۆزینەوە، بەڵام بە تاقی خۆتانەوە، بە وزەی خۆتانەوە نەتوانن. ئەم حاڵەتە ئەبینن هێشتا ڕاست نەبووتەوە. بەڵێ گەیشتۆتە ئەوەی ئاسنەکەی بەرز کردوێتەوە بەس هێشتا ڕاست نەبووتەوە. ئەگەر ئەلێرەیە هێشتا تۆزێکی ماوە، ئەلێرەیە یەک تۆزی ماوە تقریبەن 20 سانتیمیتر ئاسنەکە بەرزکاتەوە. ئەگەر خەتەرەیە بە دڵیا بێت بڵێ وەڵاهی ئەم ئاسنە زۆر قورسە و لەوە زیاتر بۆم بەرز ناکرێتەوە، چی لێ دێت؟ یەکسەرەکەوێت. لەگەڵ ئەوەی نیو سانی ماوە نیو چرکە، نیو چرکەی تر خۆگر بێت. تەنها نیو چرکە خۆگر بێت ئەگا بە ئەنجامەکەی. بەس ئەو نیو چرکەیە لە دڵیا شتێک دروست ببێت بڵێ وەڵاهی بەخوا تەواو قووەتی من هەر ئەوەندەیە، لەوێ فەشە لێهێنێت. ئەگەرنەوە چیرۆکێکی خەیاڵیە، خۆی لە ئەساسا شتێکی وا نەبووە، بەس بۆ پندوەرگرتنی گەڕینەوە. هەڵە یەکێک لەوانی کە بە شاخا سەرەکەوێت، حەبلی پێیە سەرەکەوێت، کە بە شوێنێکا سەرەکەوێت شەوە بێت، مێخەکەی داکوتێ و حەبلەکەی پێوە بەستێتەوە بە خۆیەوە بەستێتەوە، لە پڕێکا کەوێتە خوارەوە. کەوێتە خوارەوە حەبلەکەی گرێتەوە، حەبلەکە زۆر ئەڕوا درێژە، ئەڕوا حەبلەکە ئەیگرێتەوە. کە ئەیگرێتەوە شەوە هیچ تێ دیار نییە، زۆر ساردە، داواکە هیچ ڕێگایەک نییە، نە ئەزانێت چەند مەتر بەرزە، نە ئەشتوانێت بە حەبلەکە سەرکەوێتە سەر و دەستی گۆ ناکە. یەک ڕێگای بینێتەوە، خۆی ڕزگارم بکەیت. دەڵێن چیرۆکەکە چیرۆکی شیوان نەبووە، بەس ئەمە خەیاڵیە بۆ پەندە. ئەڵێت خۆی ڕزگارم بکەیت، دەنگێکیش دێ لە غەیبەوە، ئەڵێت دەی دەست بەر بە حەبلەکە بەر بە ڕزگارت دەکەم، حەبلەکە لە خۆت کەرەوە ڕزگارت دەکەم. ئەخ ناوێت چکە نازانێ ئێمە چەند 100 مەتر بەرزە لەسەر ئاستی زەویەوە، لەوانەیە بەری بە هەپرون بێ وانە بەری نادا. جاری دووەم داواکە خۆی ڕزگارم بکەیت، دەنگێکی تر دێت حەبلەکە بکەرەوە ڕزگارت دەکەم. ئەم جارش بە قسەی ناکات. جاری سێمە ڕوا ئەڵێ هەر بە قسەی ناکات. بەیانی ڕۆژنامەکان ئەڵێن ئەنووسن یەکێک لەوانی کە بە شاخا سەرەکە و لە بەرزایی 1 مەترەوە ڕق بووە.
1 مەتری مابوو. ئەگەر بەری بایەتەوە چی لێ هات ئاوایەکی لێ هاتووە کەوت و تاڵ. بەڕێزان زۆر جاری وا هەیە سەرکەوتنەکانی مرۆڤ یەک تۆزی ماوە ئەڕۆیت تا ئێرە ئەگەڕێیتەوە. هەر کاتێک لە هەر مەرحەلەیەکە شکستت هێنا یەک تۆز مابوو جاری وا هەیە ئەگەیتە ڕزگاری ئەگەیتە ئەوەی کە بەدەستی بێنی. بەڵام لەبەرەوەی کە هێشتا یەک تۆزت ماوە فەشە لە هێنیت ناگەیتەوێ. ئێمە باسی جارێشتە داخلیەکانەکەین دوای ژۆچینە سەرەوەی کە ئێمە چی بکەین. ئەمە شتێک هەیە بە دەوری بەرگەخازیەک هەیە بە دەوری زەویە پێڵەن خەرمانە. مانگتان بینیوە ها ئەڵقەیە بە دەوریەوەتی پێڵەن خەرمانەی خۆر خەرمانی مانگ خەرمانەی داوە بە دەوریەوەتی. ئەگەر لە دەریشەوە سەیری زەوی بکەین بە هەمان شێوە بەرگەخازیەکە وەکو خەرمانەیەک وایە بە دەوریەوە. ئەم خەرمانەی زەویە ئەم بەرگەخازیە هۆکارێکە بۆ پاراستنی ژیان لەسەر زەوی. یەکێک لە چینەکان کە پێوتێت چینی ئۆزۆن کە پێکهاتەکەی ئۆستریە لە بەرزایی 20 کیلۆمەتر تا 30 کیلۆمەتر ئەم ئۆزۆنە هەیە غازێکی سووکە. بەهۆی ئەوەی کە دووکەڵ و پیسی لەسەر زەویەوە بەرز دەبێتەوە بەرەو سەرەوە ئەبێتە هۆی ئەوەی کارلێگەکات لەگەڵ ئۆزۆنەکەیە. ئەو غازە پیسەکان لەگەڵ ئۆزۆنە کارلێگەکە ئۆسریەکە تێگەشکێنێ ئیکا بە O2 خۆشتان نەزان O2 گازێکی قورسە ئۆکسجین دێتەوە خوارەوە. ئەبێتە هۆی چی؟ چڕی ئۆزۆن کەمە بێتەوە لەو بەرگە هاواییە. ئێستا لەسەر ئوسترالیا تقریبەن وەکو بڵێن کونی تێبووە یان نەماوە چڕێکەکەی زۆر کەم بووە لەسەر ئوسترالیا. بۆیە زۆر جارە وترێت گازە سەر و وەنەوشەیەکان لەوێەوە یا تیشکە سەر و وەنەوشەیەکان لەوێەوە دێنە خوارەوە نەخۆشی لەسەر زەوی زیادەکە. بۆیە ئەو خەرمانەیە ئەرکی هەموو مرۆڤایەتیە بیپارێزێت. لە بەرامبەر ئەمەیە زانایەک بە ناوی کریلیەن کامێرەیەکی دۆزیەوە کە پێڵن کامێرەی کریلیەن. کاتێ وێنەی مرۆڤەگرێت ئەو خەرمانەی دەوریشی ئەگرێت. هەر یەکێک لە ئێوە کاتێکە لە دەرەوە هاتۆ تۆ یاری کردووە یا گەرمایەتی یەکسەر برابچووکەکەی باوەشی پیاکە چی پێڵیت؟ ئەڵی جارێ لاچۆ گەرمامە خەریکە چکە ئەویش گەرمە تۆش گەرمیەکە زیاد دەبێت. بۆیە ئەوترێت ئەگەر 15 کەس لە ئێوە لە ژوورێکی بەتاڵە دانیشن بە قەدەرێکی لەو زۆپایانە گەرمە. بۆ هەریەکەی لاشەی گەرمیە داتوانە گەرمی ئەوانە. ئێستا ئەم ژوو ئەم قاعەیە ئەگەر ئێمە نزیکەی 60-70 کەس لێرین ئەگەر بە تەنیا من لێرە بم سارترە وەک لەوە ئێمە هەمومان بەیەکەوە لێرین. بۆ چکە هەناسەکان لەش خۆ تۆ کاتێکە ئەو قەمسەڵێت لەبەر کردووە قەمسەڵەکە خۆ گەرمیتیان نییە تەنها ناهێڵێ گەرمی لەش بڕاتە دەرەوە نایڵە گەرمی لەش بڕاتە دەرەوە. بۆیە ئەم گەرمیە هەمووی کۆکەرەوە پێوتێ جۆرێک لە خەرمانەیە. ئەو کامێرەیە هاتوو چی کردووە؟ وێنەی ئەمەژەگرێت ئەو تاقەیە بە دەوری ئینسانەوە وەکو کایەکی موگناتیسی وایە بە دەوری ئینسانەوە تەنها ئەو کامێرەیە گرێت. ئەوتێت لە بینی کاتێک کریلیەن هات ئەم کامێرەی دۆزیەوە وێنەی هەندێک کەسی گرت بینی خەرمانەی هەندێک کەس تەنکە خەرمانەی هەندێک کەس ئەستورە. بۆچی جێڕایەوە جیاوازەکە؟ دوای ئەوەی دراسەیەکی لەسەر کرد دیقەتیدا ئەوانەی کە باش بیرەکەنەوە وریان بەرزە ئەو خەرمانەی دەوریان ئەستورە وەکو بڵیت پارێزگاری لێکات ناهێڵێت شتی دەرەوە بێتە ناوە. من ئێستا پرسیارێ لێوەکەم بۆ تاقیکردنەوە لەمە ئایا کۆنتڕۆلی ئێوە تووڕەبوونی خۆتان بەدەست خۆتانە یا بەدەستی خەڵکی ترە؟ یعنی ئەگەر کەسێ تعلیقێک لێبا تۆ تووڕابیت ئەگەر سیارەکەی باوکرد لێ بخوڕیت و یەکێ پشکێنێتە سەرت تووڕابیت کەواتە کۆنتڕۆڵەکە بەدەستی خەڵکی ترە خەڵکی ترە توانێت تووڕەت کات. ئەو کەسەی کە کۆنتڕۆڵی بەدەستی خۆی بێت ئەبێ خۆی قەرار بدە من تووڕابم یا تووڕە نابم نەک خەڵک بڕیار بدە. بۆیە ئەو حاڵەتە کەوا لێکات دەرفەتەکان بفەوتێنیت هەر کاتێک کۆنتڕۆڵی خۆت بەدەستی غەیری خۆت بێ هەر کاتێ بێوێ شەڕە پێ بکە هەر کاتێ پێوێ ئاشتی و پێ بکە
کەواتە و کاتە تۆ ناتوانانی لەژێر سەیتەری خۆتابی کۆنتترۆلەکە و لەژێر دەرەوەیە ئەم حاڵەتە ئەم کامێرەی کریلێنە واکات دەڵێ کەسە ورە بەرزەکان کەسە بە هیممەتەکان توانای کۆنتترۆلی خۆیان لەژێر دەسەڵاتی خۆیانایە خەرمانەکەیان فراوانە هەر کەسێک لە دەرەوە ناتوانێت کۆنتترۆڵیان کات کەسێکی قایمن بەهێزن ئەوەنی بەیەکێگەڵێڵە کەسێتیەکی بەهێزی هەیە بۆیە ئێمە ئەمانوێ جار یەکەم جار کەسێتیمان بەهێز بێت بۆی بتوانین دوایی هەنگاوەکانی تر بەدەستی خۆمان بێت بەڕێزان بڕوانامە و خوێندن وەکو باسمان کرد ئەگەر یەکێک لە ئێوە شەهادەی بەکەلۆرسی هەبێ ئێستا تەواوی کات طبعا ئێوە ئێستا لە دەن ئەچنە 11 ئینشاءڵڵا لە 12 دەرەجەیەکی باش بەدەستێنن زانکۆ تەواوەکەن کە تەخەڕوجتان کرد خۆشتان نەزانن زۆر زەحمەت کارتان دەستەکەوێت کارتان دەست ناکەوێت بەڵام نمونەیەکتان پێ بڵم من تەجروبەیەکم لەسەر 3 دانە خزمم کردووە کە هەرسێکیان خوشکەزا و برازامن هەرسێکیان تازە تەخەڕوجیان کردووە پار هەرسێکیشان هەندەسەیان تاو کردووە یەکەمیان کچێکە هەندەسەی مەدەنی تاو کردووە بە هەزار ئەم لا ئەولا تا ئیشێکمان بۆ دۆزیەوە بوو بە دادەی ڕەوزە مانگی بە 150,000 ناشکر نابین نایسا ئێمە بەس ئێمە تەماعمان زیاترە لەوەی زیاتر بەیانیان سەعات 8 لەوەیە تا سەعات 3 بە 150,000 دووەمیان هەندەسەی کارەبای تاو کردووە بەڵام ئینگلیزیەکەی فولە تەعین بووە لە یەکێک لەم مەکتەبە ئەهلیانە مانگی بە $600 ئەزان بۆچی تەنها لەبەرەوەی شەهادەی هەیە و ئینگلیزی ژەزانێت بەس یەکەمیان ئینگلیزیەکەی باش نییە یەکەمیان بە 150,000 دووەمیان تەنها فەرقەکەی لەگەڵ یا ئینگلیزیە زانێ ئینگلیزیەکەی فولە بە $600 سێهەمیان لە هەندەسەی پرۆگرامسازی تاو کردو ئایتیەکەی ئێرەی تاو کردو پۆلە تەکنیکی ئینگلیزیەکەی فولە بەکەلۆرسیشی هەیە پرۆگرامەشە بە 12 وەرەق بە مەمنونیش ئەمە یەکەمیان کە بە 150,000 دادی ڕەوزەیە هەموو لەحزەیەک معارەزە بۆی دەری بکەن بەڵام ئەوەی کە پرۆگرام سازە دەریشی بکەن خۆی خاوەنی کاری خۆیەتی ئەپلیکیشن دروست دەکاوە ئیفرۆشێت پرۆگرام دروست دەکاوە ئیفرۆشێت سایت دروست دەکا بۆ خەڵک ئیفرۆشێت بێجگە لە ئیشەکەی بێجگە لە 12 وەرەقەکەی لەبەرەوە بەڕێزان شەهادە بە تەنیا ئێستا بە کەڵک نایە بەس شەهادە زائیدەن زمان زائیدەن تەکنۆلۆژیا زۆر گرنگە بۆیە کاتێوە پەبجیەکەن بیکەن بەس پێشم بڵێن ئەم پرۆگرامە چۆن دروست کراوە نەکرد تەنها یاری پێ بکەیت نەکرد کاتی پێ بکوژیت زمانی کۆمپیوتەر هەموو شتێ زمانی هەیە زمانی تەکنۆلۆژیاکە فێر بە بزانە ئەو کەسەی کە دروستی کردووە بۆ تۆی ناردۆ تۆ یاری پێەکەیت تۆ پارێتیا سەرفەکەی پرۆگرامەکڕیت جیازەکە ئاکری ئیشتراکت هەیە لە ئەنتەرنێتە ئەمانە چۆن ئیشەکەن مارکبێرگ کاتی خۆی کە ساڵی 2004 کە فەیسبووکی دانا بۆ ئەوەی دانا کە یەکەم جار پێشتر فکرێکی هەبوو باوکی دکتۆری ددانە هات پەیوەندیەکی دروست کرد لە بینی خۆی و نەخۆشەکانیە باوکی و نەخۆشەکانی بۆ ئەوەی کە پەیوەندی هەبێت بە بەردەوامی بتوان متابعی بکەن یعنی بازاری زیاد بێت دوای هادەم پەیوەندی دروست کرد لە بینی ماڵی خۆیان لەگەڵ عیادەکەی باوکی هێشتا لە تەمەنی ئێوەیان نەبوو لە تەمەنی ئێوە گەنجتر بوو دوای کاتێ چوە جامیعەی هارفارد لەگەڵ چەند ڕەفیقێکیە هات پەیوەندی لەگەڵ ڕەفیقەکانی ناو زانکۆیە دروست کرد فەیسبوک ئەو جاری هیچ پارەی پێیان نەکردووە دوای هات کە تەخەڕوجی کرد وتی بووە لەگەڵ ئەوانەشی کە تەخەڕوجیان کردووە پەیوەندی دروست کرد ئەنجا هات لەگەڵ هەندێک جامیعاتی ترە هەتا وای لێ هات بڵاو بووە بۆ یەکەم جار فەیسبوک لە ساڵی 2009دا قازانجی کرد پارەی پێیان کرد گەنجێک بوو تۆزێ لە تەمەنی ئێوە گەورەتر بوو یعنی تا تازە 2-3 ساڵ بوو لە زانکۆ تەخەڕوجی کردبوو بۆیە ئێستا تەکنۆلۆژیا باشیەکی هەیە خراپیەکیشی هەیە باشیەکەی چییە
ئەوەیە تۆ محتاجی ئەوە نیت لەم وڵاتەیە ئیشکیت ئەتوانی لە ماڵی خۆت دابنیشیت ئیشیش بکەیت هەر ڕەبتت نەبێ بەم حکومەت و دەسەڵات و وڵات و کورد و نیشتیمانەوە ئیشی خۆ دەکەیت ئێستا جیهانگیری وای کردووە زۆربەی مۆزەفەکانی شەریکاتی فڕۆکەوانی ئەمریکیەکان لە هیندستانە هەر ماڵیشیان لە هیندستانە بۆچی؟ چکە هەمووی تەکنۆلۆژیایە مەسەن تۆ لە ئەمریکا لە یەکێک لە گەشتەکانە جانتایەکە لێون بووە ڕقم تەلەفۆنێکیان داناوە ئەڵێ پەیوەندی بەم ڕقم تەلەفۆنەکە هەڵەگری سێرەکە یەکێ لە هیندستان جواب بداتەوە ئەڵە کاکە جانتاکەم لێون بووە کۆدەکەی چەنە ئەوە نەیە یەکسەر سەیریەکە ئەڵێ جانتاکەی تۆ لە فڵان مەتارە بەسەر چاو بۆ بنێرم بۆ شوێڵە بۆ بنێرە بۆ فڵان شوێن بەسەر چاو بۆ هێنێرە بۆچی چونکە مۆزەفێک لە ئەمریکا لایەنی کەم $10,000 ئەوێ بە زمانی خۆمان دەفتەرێکی ئەوێ بانکانە بەس ئەگەر هەمان شەریکەی طێران مۆزەفێ بگرێت لە هیندستان ئەتوانێت بە 5 وەرەقە ئەو ئیشەی پێ بکە بەس لە ماڵی خۆی ئەزانین 5 وەرەقە لە هیندستانە کاتە چەند ئایلەیەک بە $50 خێزانێک بە $50 وەکو پاشاژی لە هیندستان ئەگە 5 وەرەقەی دەستکەوێ ڕێگەوە خۆی پاشاکەیە ئەوەندەی زۆرە لە وڵاتی ئێمە ژێستا خەریکە وردە وردەوای لێ دێت خەڵکێکی زۆر هەیە لە گەنجان مۆزەفن لە کۆمپانیا گەورە جیهانیەکان بەس لە ماڵی خۆی دانیشتووە ئیشیان بۆ کات لەبەرەوە مەڵێن ئێمە تەعین نابین ئیشمان نییە کارمان نییە بەڵێ ڕێگا بدۆزەرەوە ڕێگای تازە بدۆزەرەوە بەس ئەبێت تۆ جیاوازبی لە خەڵکەکانی تر شارەزایت زیاتر بێ لە خەڵکەکانی تر بۆی بتوانێت تۆ هەڵبژێرێ ئەو هەڵە بژێرێت تەنها شەهادە بە کەڵک نایە بە تەنیا بڕێزان بەڵام بەبێ شەهادەش نابێت ناکرێت تۆ شەهادەت نەبێت بەس کە شەهادەت هەبوو یعنی نائیشت دەسەکەوێت کەواتە لێرەیە ئەبێ بزانین شەهادە زەرورە دەرەجە زەرورە زیرەکی زەرورە بەڵام لەگەڵ یا چیەکەیت هاوین نەجاتیەوەی کاتەکە دەکوژی بە یاریەوە بڕۆ فێری زمان بە بڕۆ دەورێکی کۆمپیوتەرەوە بڕۆ شارەزا بە لە چاکردنەوەی کۆمپیوتەر لە هاردوێر لە سۆفتوێر لە شتێکا شارەزا بە جیاوازی خۆت بسەلمێنە کە بتوانی تۆ لە هەموو بارودۆخ و سەردەم و شوێنێکا ئیش بکەیت بۆیە جیهانگیری ئەو قازانجەی هەیە لە وڵاتی خۆمان هەلی کارە دەست ناکەوێت لە ڕێ ئینتەرنێتەوە لە هەموو دنیا ئیشە دەسەکەوێت بەڵام ئەو زەرەرشی هەیە ئەگەر کەسێ نەزانێ بەکاری بێنێ هەموو کاتەکەی ئەکوژێ و ئەبێت ئیتمانە بێت ڕۆژی 10 سەعات دیاریەکە چاو گوێی نامێنێ و دواییش نابێ بە هیچ جا ئێوە کامیان هەڵەبژێرن یاریەکەیت و 27 دەکوژی 28 دەکوژی 29 کوژی هەتا 34 هیچ کوژی هیچ نییە تۆزێکیش پارە و دەستکەوێ هیچ نییە چکاوانە هیچ نییە کاتین شەردەوە تۆ بتوانی بەرنامەکە دروستکەیت بۆ داهاتوو هەر یەکێک لە ئێوە جاران لە ئێمەیانە پرسیێبی بە چی ئەزانیان هەموو کەسێک گوچی ئەمێ بم بە دکتۆر ئەگەر نەبووی بە دکتۆر وەڵام مهندیس کوڕینە ئەزان ئێستا مهندیس ئیشی نەماوە ئەو هەندەسەی مەدەنی کە جاران خەڵک لاف و گەزافی پێوە لێدا ئێستا لە ناو حکومەت لە دەرەوەی حکومەت ئیشی نەماوە کولیەی تۆپ تەعین نابێت جیاوازە لەوەی جاران بۆیە پێویستە کات بڵێ تۆ منە بم بە چی ئەبی بە هەر شتێک ببە ئەبی بە مامۆستا ببە بەس مامۆستایەک کۆمەڵێک مامۆستایەکی زیرەک بە ئەجینا هەموو مامۆستایەک تەعین نابێت ئەبی بە محامی ببە بە محامی بەس محامێکی زیرەک مواصفاتێ بتوانی بە عەرەبی قسە بکەی بە ئینگلیزی قسە بکەی تەکنۆلۆژیا باش بەکاربێنی سایتت هەبێ ئەمانەت هەبێ توانی ئیشکەیت نەبی بە هیچیش گرنگ نییە بەس بەهرەت هەبێ جیهانێکەیە مونتەدایەکەیە کۆڕبەندێکەیە ساڵانە هەموو دەوڵەمەندەکانی دنیا لێی کۆبنەوە پێڵێن کۆڕبەندی ئابووری جیهانی ساڵانە لە دافۆس کۆبنەوە ئەم ساڵ کۆنگرەی ڕقم 49یان بوو لە شارۆچکەی دافۆس لە سویسرا ساڵانە لەوێ کۆبنەوە ئەو دەوڵەمەنەی کە سەرمایەکەی لە $1,000,000 کەمتر بێ بۆی نییە بچێتە ناو کۆنگرەکەەوە $1,000,000 دوایی لە ماڵەوە بە حاسیبە حسابی کەم بزانم $1,000,000 چەند سفری هەیە جای هەر سفرەکانی حساب بکەن بزانن چەندەکە
چەندی سفر هەیە ملیارێک زۆری نییە 9 دانەی هەیە بەس 9 دانەکە زانی کاتە چەند دەفتەر هەردوو سفرێکی ئەوەڵی دەفتەرێکە چی 1000 دەفتەر؟ نه 100,000 دەفتەر 100,000 دەفتەر ئەچێتەوێ ئەزان نەڵێن چی؟ کۆڕبەندی ساڵانە پێشنیارەکانی خۆیان نەخەنە بەردەستی خەڵک ئەڵێن پێمان وایە کە 10 ساڵی تر ئاوا گوزەرێ یەکێ لە پێشبینیەکانیان ئەڵەن ساڵی 2025 لە جیهانە کتێب و مەنهەج نامێن لە 100 وڵاتی دنیاە کتێب نامێنێ کتێب لە مەکتەب یەک ئایپاتێ پێە هەموو مەنهەجی تایە و هەر ئیمتیحانیش بە ئایپاتەکە ئەدەیت پرسیار دا بەزێ وەڵامە دەیت و دەقەیە کتێ و ئەڕۆیت هەر تەواویش بوو یەکسەر نەتیجەکە دەیاتەوە لە 100 وڵات ئومێ دەکەین کە ئینشاڵڵا دوای ئەو 100 کوردستانیش بگرێتەوە ئەنجاڵێن لە ساڵی 2030 بەڕێزان ئێوە لە ساڵی 2030 کەونە ئیش تەلەبە نامێنن خوێندکار نامێنن ژن و ماڵتانە بێ و خێزانتانە بێت ئەزان نەڵێن چیەڵێ لە 180 ئەو پیشانی کە ئێستا هەیە نامێنێت بۆ نمونە دکتۆری دان ئێستا دکتۆری دان کە تۆ چی بۆ لایدانێ بۆ پاکاتەوە بەدەست بۆ دەکەوانە ئێستا لە ئوسترالیا جیهازێدا هاتووە ڕۆبۆتە وەکو تاقم وایکەیتە دەمت یەکێ بۆ سەر یەکێ بۆ خوارەوە ڕەبتە بە کۆمپیوتەرێکەوە کۆمپیوتەرەکە هەموو دانەکان تەبینێت ئیتر لە ناوە تەبعەن وەکو چیف وایە ئەوە بە دانەکان تا هەڵەگەڕێ ئەو دانەیانە سەیرەکەیت کلۆرە خۆی لە ناوە پاچیەکاتەوە بۆ پڕەکاتەوە سافیەکەوە جوانیەکەوە لە ماعیەکە و دوای قەپاقەکە لە هێنێتە دەرەوە پێویستی بە دکتۆری دان نەما هەر کەسێک لە پرۆگرامی ئەو بەرنامەیە بزانێت تەواو کەواتە ئەو ئیشەی کە ئیکەیت ئەگەر ڕابط نەبێ بە تەکنۆلۆژیاوە وەکو وایە ئیشەکەت نامێنێت ئێستا چەند کەس جاران خەڵک پاچوبێڵ ێزانی بەچی دروستە کرد لە بازار لەوانەیە بینی بێتان لە گوزەری ئاسنگەرەکان ئەیان خستە کوورەوە چەکشێکیان سوورەکە دۆیتە بە دوو کەس پیان ناکێشا تایان کرد بە شکلی چەکشێک و یانێنایە دەرەوەیان فرۆشت بەڵام ئێستا خەریکە ئەو ئیشانە نامێنێ چکە هەمووی مەعامیلی گەورە دروستیەکات ئەو ئیشەی هەموو ژیانی لەسەرەوە دانابێت ئێستا بێ ئیش بووە لەبەرەوە پێویستە کات ئیشەکان گەورەتر تەماشا بکەین لەوەی کە گۆڕانکاریەکان لەوە سەریعترە زمانزانی هەر یەکێک لێوە غەیری زمانی دایک چه زمانێکی ترەزانێت چه ئینگلیزی ئەزانێت با دەست بەرز کاتەوە ئەتوانی قسەی پێ بکەیت قسەی پێ بکەیت ئینگلیزیم ناوێ ئەوەی کە لە کتێبایە چی ئەتوانێ عەرەبی قسە بکات باش چی ئەتوانێ فارسی قسە بکات تورکی زۆر باشە کەواتە ئێوە شاو لەوانەی تر بکەن چەندانەیەکن بە هەمووتان وابن زۆر گرنگە چونکە ئیش لە مەودووە بە زمانزانیە بێت تەکنۆلۆژیا بەڕێزان یاری پێ مەکەن تەکنۆلۆژیا داپیرەکانیشمان نەزانن تەکنۆلۆژیا بەکاربێنن ئەوەی کە تۆ پەنجانێ بە کۆمپیوتەرەکە ئیشی پێەکەی توی کوژێنیتەوە ئەوم ناوێت ئەمانەیە بزانین ئەوە چۆن دروست کراوە بە چه عەقڵە ئیشەکات بارە و تواناکان بەڕێزان هەر یەکێک لێوە خوای گەورە هەر کەسێکی دروست کردووە بەهرەیەکی داوەتێ هیچ کەسێ بێ بەهرە و توانا نییە بەڵام گرنگەوەیە تۆ بەهرەی خۆت بدۆزیتەوە چیرۆکی ئەنیشتاینتان بیستووە ئەڵێ لە پۆلی دەیە لەوانەی ڕیاضیاتیان زۆر زیرەکە بێ مامۆستاکە گیرەخوا بەدەستیەوە بەڵام لەوانەی مێژووە ئەکەوێتە دەوری دووەم دەریش ناچێت لە دەوری دووەم معنای ئەنیشتاین زیرەک نەبوو بەڵێ زیرەک بوو بەس بەهرەی خۆی لە ڕیاضیاتیا دۆزیەوە دوایی توانی نەزەری نیسبی لە فیزیات بەرهەم بێنێت ئێوەش مەڵێ من زیرەکەم دەرەجەم نزمات دەرەجەم زۆرە سعیەکەم بابەتەکەم بۆ لەبەر ناکرێت بەهرەی خۆت بدۆزەرەوە لەواچێ بەهرەکەی تۆ لە یەکێک لە دەرسەکان ئابێت دوایی ژیانت دەکەوێتە سەر ئەو بەهرەیە بەڵام ئەگەر بەهرەی خۆت نەدۆزیتەوە ناتوانی دوایی گەشە بکەیت ئەتوانی ئەزان جارانیان و چی
هەر کارێک بە عارەقی ناوچەوان هەر پارێ بەکار پیا نەکرێت ئەو پێی ناوتێ نان پارە پیاکردن. ئەزانن ئەوەی کە ئێستا بە عارەقی ناوچەوان ئیش ئەکات تەنها کرێکارەکانن کە پارەیەکی زۆر کەمیان دەسەکەوێت. ئێستا عەقڵ ئیشەکات، تەکنۆلۆژیا ئیشەکات. خۆتی تیا بدۆزەرەوە، بزانە تۆ لەکوێیت، بەهرەی تۆ لە چیایە، لە چیە شارەزایت. ئەزان بەهرەی تۆ خۆت بە چیە دۆزیتەوە؟ حەزت لە هەر کارێک هەبوو، لە هەر دەرسێک هەبوو، توانیت عەقڵت داهێنانی تیا کرد لەو بابەتەیە، ئەو بەهرەی تۆ لەوەیە. ئەو دکتۆرەی ڕقی لە نەخۆشان نابێتە دکتۆرێکی سەرکەوتوو. دکتۆر جەمالی ڕەحمەتی کاتێک مناڵە دەبر بۆ لای لەواچی ئەو بە مناڵی هەمووتان چوو بنەتە بەردەستی. مناڵەکە لەبەر مناڵەکە ئەوەندەی یاری لەگەڵا کردەوەی مناڵەکە خۆشەویست گەورەکانی لەبیرەچۆوە. بۆیە دکتۆرێکی بەناوبانگی نمونەی بوو. بەڵام لە بەرامبەرە دکتۆری ترمان هەیە خواخوایەتی نەخۆش نەبینێ لی توو ڕابێت، چارەی نابینێت، درەنگە ڕوات، زوویەتەوە. ئەوە بەهرەی لە دکتۆریا نییە. بەس دکتۆر جەمال بەهرەی لە دکتۆریا بوو. ئەو مامۆستایی تەلەبەی خۆشەوێت مامۆستایەکی سەرکەوتووە، چکە هەموو ژیانی لەگەڵەوەیە. ئەو محامی کە قەزیە و محکەمە و عەدالەتی خۆشەوێت هەبێتە محامیەکی سەرکەوتوو. تۆ تەکنۆلۆژیات خۆشەوێت، ئەبیتە کەسێک سەرکەوتوو لە تەکنۆلۆژیا، بەس بزانی لەکوێ بەکارهێنیت. بەڕێزان بیری داهێنانکاری یەکێکی تر لەوانە عەقڵەکان پێویستەکە ئیشکەن، ئیش شتی تازە بدۆزنەوە. لەم ساڵانەی پێشووە گەنجێک لە تەمەنیەوە لە میسر توانی داهێنان لە کیمیایە بکات، اختراع، ینی شتێکی تازە بدۆزێتەوە لە تەمەنی ئێوەیە. مەڵێ هێشتا ئێمە لە تەمەنیەکەین و نەگەیشتوونێتەوە با کولێ تەواوکەین و هەموو عیلمەکان بخوێنین. زۆربەی عالمەکان، زۆربەی کەسە زیرەکەکان لە تەمەنی ئێوەیە بوون توانی ویان شتی تازە بدۆزێتەوە. وزە لەم تەمەنەیە هەیە، لە تەمەنەکانی ترە تااقەت نامێنێت. ئەزانن لە تەمەنی ئێستای تۆیە چاو دیژەکات، مێشکە دیژەکات، لاشە دیژەکە. لە تەمەنێکی ترانجا چاو زەعیفە بێت، دەستێ لەرزۆگە بێ، تااقەت نامێنێ، خەوە نامێنێ، ئیسراحەت نامێنێ، بیرکردنەوەی داهێنەرانت نامێنێ. بەس ئێستا هەموویت هەیە. ئەمانە هەمووی پێویستەکە بەکاری بێنی لە ئیشی خۆتە. کەواتە ئومێد دەکەم بە بەکارهێنانی لە تەکنۆلۆژیا و زمانزانی و دۆزینەوەی بەهرە و تواناکانتان خۆتان پڕچەکەن، خۆتان بە بەهرەمەندکەن، بتوان بۆ ئەوی سەرکەوتوو بوون و داهاتوویەکی باش بۆ خۆتان و بۆ کەس و کارەکەتان بەدیبێنن. ئەگەڕنەوە ئەڵێن کۆتایی بابەتەکەم بەم چیرۆکەیەنم، ئەڵێن باوکێک پارەیەک دەداتە کوڕەکەی دەوڵەمە نەبێ، ئەڵێ کوڕم بڕۆ کاسبی بکە. ئەویش ئەڕوات. کاڕوات ئەگاتە دەشتێک کە سەیرەکا ڕێویەکی گەڕی کوێر لەو دەشتە کەوتووە هەر بە دەوری خۆی ئاخلێتەوە. تەمەن چیرۆکێکی خەیاڵیە بۆ پەندوەرگرتنە. ئەڵێن ماوەیەک بە دیارێ دانیشێ ئەڵێ خوایە ئەم ڕێویە ئەبێ چۆن نانی دەستکەوێت. ئەبینی لەو لاوە شێرێک دوای نێچیرێکەکەوێت یا بە عەرزا لە توپەتیەکا و بەجێڵێت. ڕێوێ گەڕەکە کوێر زەعیف بە بۆن ئەچێ گۆشتەکە دۆزێتەوە تێر و پڕی لێ خوا ئەچێ لەو لاوە دانیشێت. کوڕەکە دێتەوە بۆ ماڵەوە. کە دێتەوە بۆ ماڵەوە ئەڵێ کوڕم بۆ گەڕایتەوە باوشی پێڵە. ئەڵێ کوڕەکەم، ئەڵێ باوکم وەڵی ڕاستیەکەی کە ڕۆیشتم چیرۆکێکی ئاوان بینی، یعنی خوای گەورە ڕزقی ڕێویەکی کوێری گەڕ لەو دەشتەیە ئەدا، ڕزقی من نادا. باوکەکەش بە پێکەنینەوە پێڵە ئەڵێ کوڕەکەم من بۆیە پارەم مای تێ بچی کاسبی بکەی، من ویستم تۆکو شێرەکە وابیت، بەشی نێچیریش ڕاو بکەیت و بەشی خۆشە بخۆیت و بەشی خەڵکیش بیت. من نەمیزۆکو ڕێوە گەڕەکە بیت خەڵک خێرە پێ بکە. کەواتەوە گەنجن، پێویستەکە خەڵک چاوی لە دەستی ئەوە بێت، نەگەوە چاوتان لە دەستی خەڵک بێت. سپاسانەکەم سەرکەوتوو بنیان.